إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. ئێمە لە مانگی ڕەجەبە ئەژین. لە ڕیوایەتێکە ئەگەرچی ضعفێک لە سەنەدەکەیەتی، پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم دعاء أكات: اللهم بارك لنا في رجب وشعبان وبلغنا رمضان. خوايا بركات بسر مانجي رجب وشعبان ببارينا وبمانجينا مانجي رمضان. لكردواريا بمانجي رجب ينوتوا رجب الله، واتلا مانجي رجب وإنسان مسلمان استعداد ورقرب رمضان. بمانجي شعبان ينوتوا كل مانك، واتزور بالسريعي بسرتاتي أبري هر كوتي تناو شعبان وبخدنا زي لنا رمضان أبي استعداد كي أما دباشي كي باشت كرد بيبو رمضان. پیغمبری خوا صلی الله عليه وآله وسلم لم فرمایشتا باسی برکت اکا، برکت خواه برکت بخیت ام دو مانگو. كاتي ايما السلام ليكتري اكين علين السلام عليكم ورحمة الله وبركاته. صلاة إخوة رحمة إخوة بمفرد، وبركاته بركات بجمع. يعني صلاة إخوالته رحمة إخوة بسرتو يا دابر، بس بركات يعني هرشي بركتي إخوة بسرتو دابر. أجر إنسان شوناو مالو منالي خوي يكيق للسنة كان، شوناو مالك خالي يكيق للسنة كان، بريتيا لويكا سلام ورحمة وبركات إخوة بسر أو شوينو أو مجلسو أو أهليا بباريني. زور كاد إما بيكتر مانوتو السلام عليكم ورحمة الله وبركاته، بلام تين نفكري بويا زانايكي بايا برزيوكي ابن القيم أفرمي: أجر خلقي مسلمان لصلاة تيبقن بتشوكترين خلال لدلي أنا برامبر بيكتر نابي، شوكتو سلام أكي يعني آشتي بوتو بتشوكترين خرابان بوتو نابي، رحمتي بو نيري دعاي بو أكي، بركاتي آسمان وزي دواء أكي لأخواك بسريا داباري. إترتشون حقد وحسادة وبغض وكينة أمان لدلي إنساني مسلمانا نامن. زور فرمايشت من هيك باسي بركت أكا، أما يولا خزمتانا دسبيكي باسي بركت. بچينا خزمت أم سليم ئافرەتێکی مهاجرەی مجاهدە، مناڵێکی بچووکی هەیە 8 ساڵ، لە هەندێک ڕیوایەتە 10 ساڵ. یەتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم: یا رسول الله ئەمە ئەنەسە، ئەمە بیکەمە خزمەتکاری تۆ. ئەسحاب هەموو دەوری خۆشەویستیان داوە، هیچ ئیشە نەماوەتەوە بۆ ئەنەس. ئەنەس ئەبێتە خزمەتکاری پێڵاوەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. كاتي سفرك بيلاوكاني بو ترتيبك، كاتي كيتو بيلاوكاني لا أبا أمنا لبسوك بدوري بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم. خوشو اسمان أزاني هيج كاري نماو، بس نايو دليا ما أفرت بشكيني. أم سليم روجة جيت كسير أكا أنزل مالي بيغمبريانا صلى الله عليه وآله وسلم خزمة كاري أكا رو أكات خوشو اسمان أفرمه: أي بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم أنيس بصيغي تصغير إله، يعني أم كرة بتشوكا كناوي أنس
خۆی دیمک خادمە بچووکەکەی خۆت کە ئەیناسیتەوە ئودعو له دوعای بۆ بکە. پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دەسەکانی بەرز کردەوە فەرمووی اللهم أكثر ماله وولده وبارك له فيما تعطيه. خوای گیان ماڵ و مناڵی زۆر کە هەر شتێکە پێ عەتا کرد پڕ بەرەکەتیک. ئەنەس ئەفەرمێ ئەم دوعای پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم بۆ من کەوتە کەڕەم هەتا ئێستا 80 زیاتر لە ئەولادی خۆم ناشتووە کە وەفاتیان کردووە. 100 و ئەوەندەش ئەبینم بە دەورمەوە لە وەچەی خۆم بە چاوی خۆم. ئێستا بەس ئەمەوێ بە لیقای خوا شاد ببمەوە، هیچم ناوێت لەسەر زەویە. بوستانەکەم ساڵی وا هەیە 2 جار بەرم بۆ ئەگرێ. هەموو ئەوەی کە خوای گەورە پێ عەتا کردووم پڕ بەرەکەتی کردووە. ئەلێرەوە ئەمانەیە بزانین وشەی بەرەکەت یعنی چی. زانای پایەبەرز ئیبن القەیم ئەفەرمێ البەرەکەت ئەنەما وەزیادە. بەرەکەت بریتیە لەو شتەی کە نەشوونەما ئەکە و زیادە بێ. ئەبوو هیلالی عەسکەری کتێبێکی نازداری هەیە بە ناوی الفروق اللغەویە. لەو کتێبە ئەفەرمێ بەرەکەت ئەگەر معنایەکی وردی بکەی ئەبێ ئاوای بکەی. بریتیە لە زیادە و گەشەکردن من حيث لا يوجد بالحس الظاهري. بە شێوازێک تۆ بە ئاشکرا هەست ناکەی بەڵام هەستەکەی دەستێکی پەنهان بەرەکەتی خستۆتە شتەکانی تۆ. هەر یەکێک لە ئێمە لە ژیانی خۆیان بەرەکەتی بینیوە. ئەگەر چاوی بکاتەوە سەیری مێژوو ژیانی خۆی کاتەوە. جاری وا هەیە پارەیەکی کەم بەشی تۆی زۆر کرد، پارەیەکی زۆر هیچ بەشی نەکردی. ئەموالێکی زۆرت هەبوو، ماڵ و سەرەت و دارایەکی زۆرت هەبوو، هیچ بە قەرزاری و ڕوت و ڕەجاڵی ئەژیایی. لە لایەکی ترەوە شتێکی زۆر کەمت هەبوو بەڵام پڕ بەرەکەت بوو لە ژیان. ڕەحمەتی خوا لە ماوەسای خاڵ بێ لە کتێبی نازداری ناڵەی دەروونە ئەفەرمێ کەسی ملقەوی وامان هەیە لە میلەتی کووردا لەوە ئەچێ بڵێن بە شلیف پارە وەرەگرێ کەچی کە ئەمرێ ماڵ و مناڵەکەی ڕوت و ڕەجاڵ هیچیان بەدەستەوە نییە. ئەمە نەبوونی بەرەکەتە لە ژیان. کەسی واش هەیە زۆر بە هەژاری پارە پەیا ئەکا کەچی ئەبێتە خاوەنی دارایی و خاوەنی هەموو شتێک. هەمومان ئێمە ئەمە ئەزانین. بۆیە پێویستمان بە گەڕانە بە دوای بەرەکەتەکانی خوا لەسەر زەویە. بەرەکەتی خوا زۆرە و بە زۆر دەستگیری ئینسانی موسڵمان ئەبێ. باشترین ڕێگایەک بۆی بەرەکەت بەدەستبێنین یەکەمین شتێک بریتێ لە دوعا. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم هەمیشە دوعای بەرەکەتیە کرد. هەر میوەیەکی تازەی ئەو ساڵەی بخواردایە ئەیدا بە مناڵێک کەسێک کە گوناهی نەکردبێ یا ئەیاندا بە پیاو باشێک. زۆرینەی کات بە منداڵ ئەدرا کە گوناهی نەکردووە کەم بەربەو ئەدرا وەکاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەستی بۆ میوەیەکی تازە ئەبرد ئەیفەرموو اللهم بارك لنا في صاعنا ومدنا ومدينتنا للروايتك وفي ثمراتنا بركة على بركة. خوای گیان بەرەکەت بەسەر ئەو شتێک کە پێوانەی پێ ئەکەن بەرەکەتی تێبخە یا ڕەب. بەروبووم میوەکان بەرەکەتی تێبخە، مەدینە و شارەکەمان بەرەکەتی تێبخە، میوەهات پڕ بەرەکەت کە بەرەکەت لەسەر بەرەکەت بەسەرمانە دا ببارێنە. واتە پێغەمبەریان صلی الله عليه و سلم جۆرێک لە جۆرەکان ئێرشادمانەکە بۆ دوعاکردنی بەرەکەت. لە یەکێک لە دوعاکانیە پیاوێک هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی ئەم دوعایە زۆر ئەکەم اللهم اغفر لي ذنبي ووسع لي في داري وبارك لي فيما رزقتني. خوایا لە گوناهەکەم ببورە، ماڵەکەم بۆ گەورەکە کە جێگەم بێتەوە تێ. طبعا ئینسان جاری وایە ماڵیشی زۆر گەورە بە هەر جێگەی نابێتەوە، بچووکیش بە هەر جێگەی نابێتەوە تێ. ناخوای دڵم وا لێ بکە کە لە ماڵی خۆما جێگەم بێتەوە، یان نە خوای گیان ماڵێکی فراوانی وام پێ ببەخشە کە بە ئاسانی تێیە جێگەم ببێتەوە. لەگەڵ ئەمە خوایە ئەو شتێک کە ئەیکەیتە ڕزقی من پڕ بەرەکەتیک، چونکە ڕزقی بێ بەرەکەت هیچ سوودی لێ وەرناگری. ئەڕوات بە خۆت نازانی چۆن ئەڕوا. لە دوعایەکی ترا وەبارک لی فیما عەطەیت، خوایە هەرچیت بە من عەتا کردو بەرەکەتی بەسەرەدا ببارێن. کەوا بوو دوعای بەرەکەت زۆر گرنگە، حتا لەگەڵ خەڵکە هەمیشە دوعای بەرەکەت بۆ خەڵکە. تۆ چۆن لە سەلامە و بەڕەکاتوهو ئەڵێی دوعای بەرەکەتی بۆ ئەەکەی، ماڵی موسڵمانەکە بینی زۆر جوانە دوعای بەرەکەتی بۆ بکە، خانووی موسڵمانەکە بینی دوعای بەرەکەتی بۆ بکە، هەر شتێکت بینی دوعای بەرەکەتی بۆ بکە. مناڵێکی بچووک
كاتك لدايك أبي تو تشيبو أكي أفرمي بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم هل من على كان ينايا خزمتي حنكه وبركه هندي خرما دمي شيرين أكر حنكه وبركه دعاء بركتي بو أكر دوكس كزواجك انتازا بارك الله لك وبارك عليكما وجمع بينكما في خير دعاء بركتي بو أكر شكو مالا تازا بيوسي ببركته يتا دروس أبي ماڵێکی تازەکە ئەەکەیتەوە ئەچیتە ناوی دوعای بەرەکەتی زۆرکە ئەچیتە ناو باخ و بۆستانەکەت بەرەکەتی زۆرکە دوکانەکەت ئەەکەیتەوە دوعای بەرەکەتکە با ڕەب العالەمین بەرەکەت بەسەرتا دابارێنێ واتە یەکەم خاڵ بەرەکەت بە دوعا دەستگیر ئەبێ دووهەم بەرەکەت بە تەقوای خوا دەستگیر ئەبێ پیاو باشە پیان ود الأسعار ارتفعت وتیان کوڕە بەخوا کاکە شت زۆر گران بووە وەکو زەمانەی خۆمان مەعاژ نەهاو شت گران بووە ئەم قسانە فرمووی ئەنزیلوها بالتەقوە سعرەکان دابەزن نەخوارەوە بە تەقوای خوا داواکە لە خوا ئێمە لەم زەمانە سوبحان الله ئەمە مێشکمان مشەوەش بە ئیخبارات و هەواڵاتی درۆ ئەمانە دەی بەشکم یەکێکیان بڵێرە وەڵا درۆزنێکیان بڵێ پارە ئەدەم درۆزنێک تەسەوەر کە دڵی پێ خۆشەکەین کورە وەرە ئەوە پێغەمبەرگیان صلی الله عليه و سلم ئیرشادە ئەکا وەرە هەوڵ بدە بە تەقوا کارەکانت چارەسەرکە بە خواناسی بە پەیوەندی لەگەڵ خوایە یەکێک لە سەرچاوەکانی بەرەکەت بریتە لە تەقوای ڕەب العالەمین بەتایبەتی لادێکان زۆر پێویستیان پێوە بەدەستە جەمعی ئێمە تەقوای ڕەب العالەمین کە رب العالمين أفرمي ولو أن أهل القرى واتقوا آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض أجر إيمان والتقوى لهر لا ديك هبه بركات أسمان زي بسرنا دا أبارين بخوا أجر خلل الرزق ما نهب لهر لا دي ولهر شوينك إلا خلل التقوى ودينداري ما نهي إيمان والتقوى من سازنين رازقونين لقل خوايا بويا ببركتين قرآن زور بتابتي سورة بقرة بركته بغمرجان صلى الله عليه وآله وسلم فرمي فإن أخذها بركة وتركها حسرة ولا يستطيعها السحرة كل سورة بقرة بخوانا لمالكته بركته بوهنا بخوا تركي كي لمالكته حسرة ندامة روتيك هرشي الساحري أمسر زوي كوكرة درقتي سورة بقرة نين سورة بقرة زور قورية من الله كان في سورة بقرة جيان زور سريع الرواو هم من أمرين كان أواني أولاد كان نسر سورة بقرة پروردة كردو چنه السخاوت دسكراوا بي أو بركة دار أبي چنه دس نقاو رزيل بي أو ندب بركة أبي لجيان بويا فرمي الدنيا شيرينيك جوانيك جمالك فمن أخذها بسخاوة نفس بورك له فيها هركسي بطبيعتك السخي لقل مال دنيا وجيانا ما مالك خوا بركتي تيخا حركة جوله دانانيشي بازرركي بروكاركا لدانشتنا ببركتي هي لجوله وحركة بركتي اما امتي خوتونين امتي جوله وحركين بويا افرميه دوشت زور قرنقا حركتك بناوي خوا بيانيان زو هستا اما امتي خوالونين درنگ هستي شو درنگ بخوي اما زو اخوين زو هلاسين اما حضارتي اسلاميه امتي اسلامي لسر اما پرورده بو گور بو گشي كردو پیغمبر صلى الله عليه واله وسلم دعاء كد فرمي اللهم بارك لامتي في بكورها خوا بركه بسر امتي منا لبر بيانك زوا ببارينا ميوان داري زور حتى ميوان بيت مالكت بركه زيات الروتيك شاكا كاري لقل دراوسي كانت سباس گزاري رب العالمين همو أمانة درقاكاني بركتن كبسرتو يا والا ابن أكرينو إمي مسلمان بيوستا عودالي بركت بين لكيا بدواي حلالا قراي ألا بيا بركته لكيا تشاو لحرام بو ببركت أبي بوي هر يكيك لأيما بيوستا جاني خوي هميشا چون بدواي حكمت و دانايتي أقر أو بدواي بركته أقر بركة القرآن لهند شوين هي بركته ببكة مباركة مكة بركته مدينة بيغمريان صلى الله عليه وسلم دعاء كرفرمي خوايا شي بركة إلا مكة دانا ودو برابري بكل مدينة شوينك هي بركتي تيايا هند وسائل هي بركتي تيايا باسي الزيتون أكا بمباركي لقرآن باسي قرآن خوي أكا أفرمي كتاب مبارك كتابك مباركة
باسی ئەشخاصەکە لە قورئانە هەندێک شەخص هەن مبارەکن ئەفەرمێ وەجەعەلەنی مبارەکەن ئەینەما کونت عیسا عەلەیهی السەلام خوا منی کردوتە مبارەک لە هەر شوێنێکا بم بۆیە ئێمەی ئیماندار پێویستمان بە گەڕانە بە دوای بەرەکەتە عەزیزانم بەخوا لەم زەمەنی بێبەرەکەتیە ئەم خاڵانەی بە سەریعی لە خزمەتتانە باسم کرد هەر یەکەیان لەوە چێ وتارە بێنێ پێویستمان بەوەیە بگەڕێن بە دوای ئەم بەرەکەتانە بەخوا میوانێکت بینی بە زۆر بیبەرەوە بەرەکەت دەوێت مسلمانێکت بینی دڵت ساڵ بێ پاک بەخوا لە هەر شوێنێکە بێڕسق بووین دڵنیا بن خەلەل لەناو بەرەکەتمانە بۆیە بگەڕێن بە دوای عەوداڵ بین بە دوای بەرەکەتە لعل رب العالمین دەرگاکانی خێر بەسەرمانە ئەکاتەوە ژیانمان پڕ بەرەکەت ئەبێ لە کار و کەسابەتمانە لە ژیانمانە کۆ تا قسم لە خزمەتانە ئیمام ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ بەرەکەت داوا بکەن لە دینتانە لە دنیاتانە بەرەکەت لە دینە چییە دڵت حەز ئەکا نوێژی جەماعەت لە مزگەوتە جێبەجێکەی ڕات ئەکێشێ بۆ مزگەوت ئەوە بەرەکەتی خوایە بۆ تۆ دڵت پاڵت پێوە ئەنێ بەرەو خواناسی بێ ئەوە بەرەکەتی خوایە بۆ تۆ جاری وا هەیە بەرەکەت لە مناڵەکەتە چییە ساڵحی مناڵەکەتە مەرج زۆری مناڵەکە نیە ساڵحیەتی بەرەکەت لە هەموو ژیان تا تۆ پێویستە پێیەتی لە دین و دنیاتە والله جاری وا هەیە خوا بەرەکەت دەخاتە ئەعمالی ساڵحی تۆوە هەمیشە حەزەکەی لە خزمەتی دینە و دینداریە جاری واش هەیە ماڵ و سەرۆت و سامان و دنیا پێویستی بە بەرەکەت هەیە ئەبێت دوعاکەی بلاڵیتەوە تا خوا پڕ بەرەکەتیکە بۆیە ئیمامی ابن القەیم ئەفەرمێ هەر کەسێک بەرەکەتی دین و دنیای پێدرا خۆشبەختی ئەم دنیا و ئەو دنیای پێ عەتا کرا خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەسەر جەم گوناهەکانمان ببورە بەرەکەت بەسەر خۆمان و ماڵ و مناڵمانە ببارێنە یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی و ڕەحمەتی خۆت عاقبەتمان پڕ خێرکە یا ربی خوایە بەرەکاتی ئاسمان و زەوی خۆت بەسەر ئەم گوندەیە ببارێنە یا ربی خوایە بەسەر تەواوی هەموو کوردستانە بەرەکاتی ئاسمان و زەوی خۆت ببارێنە یا ربی خوایە کانیاوەکانمان هەڵقوڵاوکە بیرەکانمان پڕ ئاوکە یا ربی خوای بازارەکانمان پڕ کەسابەت و بەرەکەتکە مەعاش و ڕاتبمان پڕ بەرەکەتکە یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم دوعانەمان لێ قبولکە یا ئیلاهی ئەم عەبدانە هاتوونتە ماڵەکەی تۆ بەخوا ئیلاهی دەستی دوعا بەرز نەکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ خوایە تۆ خۆت ئەزانی ڕکوع نابن بەس بۆ تۆ نەبێ سوجدە نابن تەنها بۆ تۆ نەبێ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوایە دوعاکانیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين وشوي سكام حسكر وخزمتنا بالمي خزمة أبو هريرة رضا رحمة خواج ونبو فرما وري وشا ئامانی خزمەت و وەشەویسیمە کوچێ خورماوی چنگمەنە بێنێ ئاردێم واتم پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئیچن خورماویم ئاردێن دوعا بەرەکەتیشە سەر ڕەوانی فەرماوە دوعا بەرەکەتی سەر ڕەوانێ و وستێ شۆت لێ کیسەکەم کیسی ئەو گولانە ماسۆ پەنە بێ خورماوەکەچ کەمێ بێنێ وستێشن فەرماش ئەی ئەبوو هورەیرە ئینەیە نەکەریۆ چەنەش بەربارە بڵاوێشان نەکەریۆ چەنەش بەربارە ڕوایەتێکە صحیحەنە إمام أحمد وفرو محدثان روايته كذا والشيخ الباني فرماوان الصحيح أنا فرماواش فخذه ولا تنثره نثرا چنش بربارة بلام قد نكريشو بلاوش أنا كريو فرماو أبو هريرة دماو إنه من دسم فنكر ببر أردي يخور ماو دينا بخلكي ويم چنشا ورنا دي بخشينا شا خور ماو كنا تمامين ما تمش جرجاري ظلم واتش دي باكريشو نكريناش فرماو حتى وكو أرويك إمام عثمان الشهيد بي تورك كم تشيرو دريا خرماو كي كوتيري البركة كم دسنة برشي علماء فرماو إنا چند صالش كدن ويسو 5 صالي دماو إنا سيدنا أبو هريرة رضي الله عنه ونبو تشي خرماو شبر آد إنا الدعاء وبركته بيغمر خوينا صلى الله عليه وآله وسلم وتشيقو إما جمعنا وبركتي يومنا زالمي بركات ذاكردي تشي وكان بدسي ومعنوي دسي وبنهان
فرە و ڕێوایەتە ما هەن ئاچێوەی کە هەنڵ سەرش پۆش نەرە و چەنەش بەکاربار نامێ خوا ژوانە بارە و بەکاربارە فرە ژمارای و فرە حسابکردەی خاز نییە تەنها معاملە نەبوو چکە معاملە وش فەرماوان ژیۆ چاچێوە کە معاملە بەرەکەتی نمازۆ بریتین چانەی کە چێوەکەڵ کێشانە نەکەری بە گۆترە ورەشی دائیمە معاملە و بە ورەتەی و بە کیلۆ ورەشە بەڵام پەیوەڵ حساب مەکەرە و بەربارە و سەرفکەرە خوای گەورە بەرەکەتەوە تایبەت و زۆ ئاچێوەیەکەوە دەستکاریش مەکەری و مەکەریش بەپاو ئی فەرمایشتە صحیحە و چەند فەرمایشتێ تەری صحیحە کە ئاوا عایشە ڕەزا و ڕەحمەت خوا ژۆنەوە پێما گەڵنەوە و ئەسحابی تریش پێما گەڵناوە ئێمەی ئیماندار پێویستمان پانێنە بە تایبەتی لە دەگاکی هەورامانی جۆرێجە ناڕەحەتیش ڕەنگە ژیان و عەیش و ناڕەحەتیش نەبوو پێڵاکردەی نانێوە پێویستمان بە گێڵان شۆنە و بەرەکەتیرە زیاتر تا شۆنە فرە بیێرە هەورامان و ئەو دیم و ئیدیمی هەردووی لا پێویستش پانێنە کە گەنجەکێمە پیرەکێمە گێڵمێ شۆنە و یاگەکە بەرەکەتیرە موقعەکە بەرەکەتیرە یەکێم بەرەکەتی فرەفرێنە تەنها گەرەکما یەک جیاکە باس کرد و کە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرماوە البەرەکەت مع ئەکابیرکم بەرەکەت ئینا چەنی گەورەکاتە عولەمە فەرماوە گەورەکێ دوێ کەسنێ بەرەکەت ئینا چەنی عولەما و زانایە هەر جیاگێوە نەبا وەروانەی دەگاکی هەورامانی بە فەزڵ و خوایەوە گریاگێ مزگی و ئەهل و علمی و ئەهل و عرفانی بێنێ کە ئینشاءالله بێ بەرەکەتێ مەبا دووەم بەرەکەت ئینا چەنی پیرە جوانەکە هەریانێوە پیرش چەنە نەبوو کەم بەرەکەتە کێ پیرژ نییە بە پیرێ بسان پێویستمە پانێنە کە یانەکەمە بە بەرەکەت و پیرەکە ئەوان کردمەوە ئەگەر پیرڵ نییە زوو پیرێ خوڵکە کرد مێمەداری و تەردا چاچێوە کە بەرەکەت مارۆ پێویستمە پانێنە کە یانەکێمە ڕازیە باوە بە پیرەکە ئێمە ئومەتێ نیەن مێ پیرێمە چەنە زیاڵێ بە هەوڵ و کوشتێشە دەمێ و درێژانە بەرمێنە پیرەکە لا ئێمە ئومەت و پێغەمبەر خوانە صلی الله عليه و سلم ئینە سەر و سەرەی و سەر و چەما و سەر و دڵاوە پۆچی فرە جوانە ئینسانی ئیماندار ئەگەر یۆی پرسیارە کردوە نەواتش ئەرێ ئاوتاتر لە تۆ ژیوە واتۆ نا من لە ئایشاوە ژیو واتۆ ئاوتاتە وەی کەری واتۆ نا ئاو من وەی کەرە ئاڵێ من وەی کەرە با توش دەعم و ئایشا کەری وەرو ئانێ وە شەویسەکەم خاسترین یاگە پێی ئانێ بەرەکەتی بەدەست بەرمێ بریتین قاچ و پیرەکە دڵ و پیرەکە دوعا پیرەکە ئینە ئیرشادێ فرە گەورەی چاپەی پیرەکە کە خەریک و تاعەت و دینداری بە فرەوەشە مەشغوڵ و دنیای نەکەرە ئیتر ئاڵێ ئەخیر و عمریشانە کات و ئانەیشانە بەرەکەت خەڵک چایشاوە وەرگێرۆ نەک ئێڵ هەڵپە و دنیای کەرۆن و پەلامار و دنیا بوو خوای گیان داواوە نەکردمێ بە گەورەی وێڵ بە ڕەحمەت وێڵ ئی کەلیماتێ ما چەنە قبوڵی کەرە أوصيكم عباد الله بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك